عقيدە و بیر و باوەڕ ئەساسی هەموو بینایەکە. ئەگەر هەر بینایەک لەسەر عقیدە دامەزرا بینایەکی زۆر پتە و دەرەچێ، بەڵام هەر بینایەک لەسەر شتی تر دامەزرا، لەسەر عەشرەتایەتی دامەزرا، لەسەر بنەماڵەیی دامەزرا، لەسەر قەومایەتی دامەزرا، ئەوە ئیتر هیچ دەستی لێ بشۆرە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حجورات ئاەتی دا ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە. ئێمە هەمومان خوای گەورە کردنی بە برا، تەواو برای ڕاستەقینە، برای ئیمانیە. خۆشەویستەکانم، خوای تەعالا ئیماندارانی کرد بە برا. لە هەمان کاتە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا آباءكم وإخوانكم أولياء إن استحبوا الكفر على الإيمان. أي إيمان داران باوكو براكانتان مكن با پشتیوان أولياء خوتان لكاتيكا كأوان كفريان لإيمان خوشتر أوي. أما مسألەیەکە زۆر گرنگە خۆشەویستەکانم، زۆر گرنگە. من ئەتوانم تەحەدا بکەم کە ئەمڕۆ نیوەی مسلمانان با بڵێم نیوە زیاتر نەڵێم، ئەم سیفەتیان تیان نییە کە برای ئیمانی بە برای خۆی بزانێ. برا ئەگەر کەسێک هاوزمانی بێ، مەسەلەن کورد بێ یا هاو قەومی بێ یا هاو عەشرەتی بێ، بەڵام ئیماندار نەبێ و دژایەتی دینی خوا بکا و کوفری لە ئیمان خۆشتر بێ، فەزڵی ئیمانەکە بدا بەسەر ئەمە. يعني ئەم بە برای خۆی نەزانێ و ئەهلی ئیمانەکە بە برای خۆی بزانێ. ئەوەی کە باوەڕی بەخوا هەیە، باوەڕی بە پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم، باوەڕی بە دینی ئیسلام هەیە بە ڕێک و پێکی، ئەوە بە برای خۆی بزانێ، بەڵام ئەمەکەی تر بە برای خۆی نەزانێ. زۆربەی مسلمانان یان نیوەی مسلمانان على الأقل ئەمڕۆ ئەمەیان تیان نییە. ئەها خەڵکانێک ئەمڕۆ کفرەکەن، بێدینی ئەکەن. ئیتر لە هەموو ئەو جۆرانەی کە ئەیبینین لە فەیسبووکە گوێمان لێ ئەبێ، خەڵکانێک هەیە بڕۆ تەماشاکە کاتێ تۆ ڕەخنەیان لێ ئەگری، یان ڕێخنە لەو کەسانە ئەگری، ئیتر هونەرمەندە گۆرانی چڕە یان هەر شتێکە، کاتێ ڕەخنەیان لێ ئەگریت تۆ پێت ناخۆشەکە ئەوە کافر ئەبێ و بە ئیعلانی کوفری خۆیەکە، ئیعلانی بێدینی خۆیەکە، تەماشای کۆمێنتەکان بکە، تەماشاکەی خەڵکانێک هەیە دیفاع لەوانە ئەکەن، بەرگریان لێ ئەکەن. هەر بینایەک لەسەر عەقیدە و لەسەر بیر و باوەڕ بیناکرابێ، بناکە دامەزراو ئەبێ و ئەتوانیت چەند قاتی لەسەر دروست بکەی. بەڵام ئەگەر بینایەک لەسەر عەقیدە نەکرابێ، بەڕاستی بینایەکی هەش دەرەچێ، بینایەک دەرەچێ فشۆڵە بێ، فشۆڵ لە پێشە احتیمالەیە وا لەبەر چاو خەڵک دیار بێت جوانە و گەورەیە و بەرزە، بەڵام بەرگەی بچووکترین بوومە لەرزە ناگرێ، بەرگەی بچووکترین لافاو ناگرێ. لەبەرەوە خۆشەویستەکانم، ئەو برایەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروستی کرد، ئەگەر بڕۆی تەماشای ناوەکان بکەی ئەبینی فەرقی بینی بەهێز و بێهێزی نەکردووە، فەرقی بینی دەوڵەمەند و فەقیری نەکردووە، فەرقی بینی ڕەشپێست و سپیپێستی نەکردووە، فەرقی بینی عەبد و حوڕیشی نەکردووە. لە ئیسلامە ئەو فەرقانە هیچ دەورێکی نییە، ئەو جیاوازیانە هیچ دەورێکی نییە. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. باشترین کەس، بەڕێزترین کەس لە ئیسلامە ئەوانن کە لەخوا ئەترسن. ئیتر جاری وهەیە لەناو ئەم مەجلیسە ئێستا کەسێکە 1 دینار لە گیرفانیان نییە، بەڵام بەڕێزترین کەسە لای خوا. ئیتر فەرقی بینی ئەو کابرایەکی دەوڵەمەند نییە لای خوا، بالعکس لەوانەیە ئەو زۆر بەڕێزتر بێ لە ئەوی تر. لاواز و بەهێز، کابرا پاڵەوانە بۆیە بەهێز یعنی بەڕێزە، نە، شتیوان نییە. ئەم فەواریقانە لە ئیسلامە نییە. بۆیە بینای ئیسلام بینایەکی زۆر قایمە ئەگەر ئێمە بە جوانی لێی تێ بگەین.